بسم الله الرحمن الرحيم. الحمد لله سپاس بۆ خوا زۆر وەزعم باشە لە رب العالمین بەزیا بێت هیچ علامەتێک شک نابە نەتام هەیە نەکۆکێکی زۆرم هەیە نە حساسیەکم هەیە نە ئاوی لووت و هیچ مشکلەیەک لەو مشکلانەی کۆرۆنا هەبێت نیمە لەخوا بەزیا بێت زۆر سەرحاڵم نەتەنگە نەفەسیم هەیە سپاس بۆ رب العالمین هیچ علائمە ئێستا حالیان لەخۆمان شک نابم قەدەرێکی خوای گەورەیە و فەحسە و بە پۆزەتیڤ دەرچوو بە پۆزەتیڤ دەرچوو بێ خوای گەورە ئینشاءڵڵا منەتێکی ترە ئەیخاتە سەر شانمان لە خوای گەورە بەزیا بێ باشم سپاس بۆ خوا خوای گەورە پاداشی هەموو ئەو خوشک و برایانە باتۆ کە هەواوی منیان پرسیەوە بە تەلەفۆنی یا لە کەسوکارم یا لە خۆم خوای گەورە ئینشاءڵڵا بیکا بە ئەجر بۆ قیامەتی هەر هەمووتان من ئینشاءڵڵا باش ئەبم چەند ڕۆژێکی تر لەوانەیە منیش وەکو ئێوە بێمە ناو شار و لە خزمەتی ئێوە بم ئینشاءڵڵا تعالا وەکو پێشتر لە خزمەتانە بوو خوای گەورە رازی بێ لە هەموو لایەک